خۆتە ئەم ئاوە خۆیتەوە یان فلتەرە بۆ داناوە ئەم ئاوەکەی تێمان ڕەنگە مقابلی ئەوە بێت کە ئەمانە هاتوومەتە نەخۆشخانەی شار گرنگترین شت پارێزگاریکردنی لە توش بوو بەلەمەکە هێنێ لەگەڵ کۆمەڵە بچووکە هەڵەدا بۆ خەڵکەکەەوەی کە بێنە دەرەوە ئێوە چیتان کردو بۆی ئەم مناڵانە تووشی کۆلێرانە هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی کەناڵی نارتەویدوو بەرنامەی لەش ساغی هەڵگر ساڵح جافم لە دووەم ئەڵقەی ساڵی مێی 2017دا دێمە خزمەتتان بۆ باسکردن لە ڕاهەندەکان یان ڕاستپاردەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی بۆ تەندروستیەکی باش یان بۆ پەرەپێدانی تەندروستی 6 خاڵی ئەڵقەی ڕابردووتان بۆ دووبارە دەکەمەوە کە بریتین لە خواردنێکی تەندروست ئەنجامدانی چالاشی جەستەیی ئەنجامدانی کوتانەکان بەکارنەهێنانی هیچ جۆرێکی توتن نەخواردنەوەی ئەلکۆهۆل یان زیادەڕەوی نەکردن لە خواردنەوەی ئەلکۆهۆلدا و بۆ لەشساغی و دەروونساغی جڵەوکردنی فشارەکان ئەم ئەڵقەی بەرنامەی لەشساغی 6 ڕەهەندی تری ڕاستپاردەکان یان ڕێکخراوەیە کە بە درێژایی 2 ساڵی کارکردنی بەرنامەی لەشساغی کارمان تێدا کردووە پاکژی یان پاکژبوون حوتەمین ڕەهەندەکە و ڕێکخراوە ئامۆژگاریمان دەکات بۆی کە خاوەن تەندروستیەکی باش بین لە کوردستان و دەرەوەی کوردستانیشدا ئەو بە باشی سەلماوەکە دەست شوشتن باشترین کارە بۆی کە مرۆڤ خاوەنی لەشساغی و تەندروستیەکی باش بێ هەموو دەزانن پێش ناخواردن و پاش ناخواردن و پاش چوونە سەر ئاو دەستشتن کارێکی گرنگە بەڵام دەست شوشتن شێوازی زانستی خۆی هەیە و دەبێ بزانین چۆن چۆنیە بەسپاسەوە بۆ هۆتێلی هایکرێست کە ئەم ئەڵقەی تریشی بەرنامەکەی هێشتووە کاری تێدا بکەین و سەرجەم بەشەکانی خستۆتە خزمەتمانەوە چەند چرکەیە گەوەستین ئەگەڕێینەوە بۆ ئەرشیفی بەرنامەی لەشساغی لە کارکردن دەربارەی نەخۆشی کۆلێرا کە لەو کاتەدا بوومان باسکردن چۆن دەستەکانتان دەشۆن بینەربن سکچون و ئەو لێچوونەی کە لە لەشی مرۆڤەوە دەرئەچێت ئەم لێچوونەکە بەڵێن لەوانەیە هەموو جارێکە و کەسەکە چ تاوانێت نزیکەی لیترێک ئاو لە لەشی دەرچێتە دەرەوە لەبەرەوەی ئەم ئاو لێچوونە ئەوەندە زۆرە بۆ شوێتەوەتان باسکە ئەو ئەندامانی لەشی مرۆڤ پاکەخە ئەگەر بێتەوە کە سەفرەی خۆی نەکەوێت لەوانەیە لە ماوەی کەمتر لە 24 ساعەتە کۆلێرا کەسی توش بوو بکوژێت جا لەمە گرنگتر ئەو ئاوەی کە پیس بووە بڵێن کە لە لەشی ئەو کەسە دەرەچێت ئەگەر ئاوێکی پیس بوو بێ بە میکرۆبی کۆلێرا پرسیارەکەوەی ئایا دەکرێت نەخۆشەکە بڵاو کاتەوە بەڵێ چەندێکمان پێویستە ئێمە کەسێک کە ئەچێتە ئاودەست ممکنە لیترێک ئاودا بنێ کە ئەمەندەیە بەڵام ئەم لیتر ئاومان پێویست نییە بۆی کە کۆلێرا بڵاو بێتەوە بەڵکو تەنها ئەمەندە لەم ئاوە ئەگەر ئاوێکی پیس بووێ بە میکرۆبی کۆلێرا پیسایەوە کەسە بێت تەنها ئەوە بە ملیار میکرۆبی کۆلێرا بەکتریای کۆلێرای تێدا ئەگەر ئەو کەسە بۆ تەوالەتکردن بچێتە سەر ڕووبارێک هەموو ڕووبارەکە کەنا بەڵام بەشێکی ڕووبارەکە پیس دەکات و دەکرێت کەسێکی توش بوو لە ماوەی چەند سەعاتێکە نەخۆشەکە بڵاو کاتەوە لە کەسێکەوە بۆ دوان و لە دوانەوە بۆ دە و لە دەوە بۆ سا لەبەرەوە زۆر بۆ خێرای بڵاو دەبێتەوە لەبەر ئەوە شێمەوە نەگرنگی و باسی پاکتەمیزی ئاودەست دەکەین و لە ئەڵقەی پێشوشدا باسیەوە بۆکردن کە پێویستە ئاودەست دوور بێت لە سەرچاوەی ئاوی خواردنەوە دەستشتن گرنگترین ڕێگایە بۆ ڕێگەگرتن و خۆپاراستن لە توشبوون بە نەخۆشی کۆلێرا و دایان نەخۆشی تری گوازراوە من لێرەدا بۆتان باز دەکەم کە چۆن دەستەشێن بۆ دەستشتن تامان نابێ ئەم چاکەتەم لەبەر یەکەم شت چاکەتەکە داکەنم ئەگەرچی ئێرە خۆی شوێنی هەڵواسینی چاکەت نییە من لێرەدا چاکەتەکەم هەڵدەواسم بێگومان ئاشکرایە کە یەکەم جار پێویستە قۆڵمان هەڵکەین بۆ مەبەستە و هەر جۆرە سەعات و ئەڵقەیان مستەلێکمان لەدەستدا دای دەکەنین بۆ دەستشتن پاشەوەی کە کەمێک لە ئاوەکە دەکەینەوە کەمێک سابوون دەخەینە سەر دەستمان پاشەوەی کە دەست دەجوڵێنین و سابوونەکە کەف دەکا بەم شێوەیە کە هەمومان تا ئێرە دەیزانین ئەوجا چی دەکەین بەم شێوەیە دەست دەجوڵێنین بۆ دەستشتن ئەوجا دەستەکەی تر اینجا سەری هینۆکەکانمان بەم شێوەیە اینجا بەم شێوەیە ئەم پەنجانە دەشوین و ئەمەش تۆ پاش ئەوە ئاوی پێدا دەکەین بۆی کە پاشماوەی کەف و سابوونەکە لێ ببێتەوە لەبەرەی کە من ئاگدارم کە مامۆستایان دەستیان کردوتەوە بەدەوام کردو و بایکۆت نەماوە
ئەلێرەوە بۆتان باس دەکەم تکا دەکەم لە هەموو مامۆستایەک کە تەنها 5 خولێکی بابەتی سبەینیان تەرخان بکەن بۆ فێرکردنی منداڵەکان بۆ شێوازی دەشتن. ئێستا هەمان ئەو شێوازە دەشتنەتان بۆ دووبارە دەکەمەوە، بەڵام بە شێوازێکی مناڵانە. تەمان بۆی کە دەشتوین پێویستە مناڵ و گەورەژەوە بزانێت کە پێش چوونە ئاودەست و پاش چوونە ئاودەست گرنگترین کاتە بۆ دەستشوشتن و هەروەها پێش نانخواردن و پاش نانخواردنیش چۆن دەستمان دەشۆین. یەکەم جار تۆزە لە سابونەکەیەکەینە سەر، دەستمانە جوڵێن هەتا کەفەکە. کە کەفێکتر ئینجا چیەکەین؟ ئەو جا دێن پێویستمانە تۆزەگاوە بێ کەفەکە زۆر بێ. یەکەم جار دەستی ڕاستمان پشتی دەستە چەپەشوە، 1 2 3 4 5. اینجا دەستە چەپمان پشتی دەستە ڕاستمانە شوە، 1 2 3 4 5. اینجا نیوەکەکانمان ئەماشۆین، اینجا نیوەکەکەی تریش، اینجا بەم پەنجەیە بای بای دەکەین، بە پەنجەکەی تریش بای بایەکی تر. اینجا دەستمان هەتا مەچەکمانە شوێن، ئەو جا جوان جوان ئەیدەینەوە بەر ئاو هەتا وەکو پاشماوەی کەف و سابوونەکە لە دەستمان ببێتەوە و گیریشمان ناچێت. پاش دەست شوشتن جوان جوان بە کلێنس دەستەکانمان وشک دەکەینەوە. ئەمانەکەشی تێکچۆ بۆ نەگەشت. بۆ نارە کامارە ڕەنگاریشە ئەکیدی ئەبێ ئاوەکە بێتام بێڕەنگ و بێبۆن. ئەمایی بەلوعەیە گەڕ چوارە بەرزێ. پێمەڵێن تۆ ئەبێت چێشی نەخۆشخانەکە بخۆی برنج و شلە و بۆ نمونە پارچەی گۆشتی مریشکە بەس حەزم لە قۆزی وەچمە دەرەوەی خۆم. خەڵکی سلێمانی بتمانەی بە ئاوی خواردنەوە نییە. ئەو خواردنەوە یان ئەو هیچێکە لە بابەتانی کە ڕۆژانە پێویستمانە و هەموو دەزانن پێویستمان بەوەیە کە 8 پەرداخ ئاو بخۆینەوە. بەڵام هەمیشە پرسە لە ناو هاوڵاتیاندا ئەوەیە ئایا ئەو ئاوەی کە لە ماڵەکانماندا هەیە پاکە؟ چونکە ئەمەش هەندێکی تری پاکژیە. بۆ مەبەستا چوینە یەکێک لە سەرچاوەکانی دابەشکردنی ئاوی سلێمانی و لەگەڵ بەڕێز ئاوات کە ئەندازیاری کلۆرکردنە دوایین و پرسیاری ئەوم لێ کرد ئەو ئاوەی کە هەیە لە ماڵەکەی خۆیدا دەیخواتەوە یان فلتەری بۆ داناوە. بۆ هەمان مەبەستیش 2 پەرداخاوم لەگەڵ کاک ئاوات و کارمەندەکانی تردا خواردەوە بزانن چی بووە. هەتا چاوەڕێکین تا ئەوە دەرەچێ کاک دڵشاد پێمانەڵێ تۆ لەبەرەوەی خۆت ئەندازیاری کلۆرکردنی لە سلێمانی سیقەت بە پاکی ئاوی سلێمانی هەیە لە ماڵەکەی خۆتە ئەم ئاوە خۆیتەوە یان فلتەرە بۆ داناوە؟ فلتەرم بۆ دانەناوە. باشە ئاوەش بەکارێنم زۆر. یعنی ئێستا گەر من ئابم پەرداخانە 2 پەرداخاو تێکەم حازری لەگەڵ ما پەرداخە بخۆیتەوە با سەر و پەرداخاو بخۆی لەکوێوە بێ سەر و پەرداخاومان بەرێ پەرداخی تریشمان بەرێ نامنێت خۆ زۆر باش. ئێستا پێم بڵێ ئەوەی کە خواردنەوە چەندێک کلۆریکا بوو؟ یەکی تایە؟ بەڵێ هەشتی ئەو کەسانە توانە متمانان پێنی ئێودن ئاوەکە ئەخۆمەوانێ بەڵام پیسیشە ئەتوانێت ئاوی خواردنەوەکەی کاتە منجەڵێکەوەوانێ بیکوڵێنێ. ئەوان نەمالی کیمیاوی نەجاتمان نایە لە ڕەنگ نەجاتمان نایە. ئەڵەن لە گورچی لە ئەنیشێت و تووشی نەخۆشی گورچی لە دەکات و ئەمەم شتانە چی؟ شوفێڵە تکایە دایکان کۆرپەکانتان بە ئاوی فلتەر بەخێو مەکەن چونکە هیچ توخمێکی تیان نامێنێت. متمانەتان هەیە بە ئاوی بەلوعەی ماڵەکەی خۆنەوە؟ كنا نوالا بيسه والله من هاي بيرو خمو دس الله لم فادوت متمانە هەیە بە ئاوی بەلوعە بۆ خواردنەوە؟ ئاوی بەلوعەکانمان لە ڕووی TDS-ەوە ئۆکێ. بدان شوشتن یەکێکی ترە لە بابەتەکانی پەیوەندیدار بە پاکژیەوە هەڵبەتە مەجگە لە خۆشتنی لە شتەکانی تر بەڵام لەبەروی منوەک پزیشکێکی ددان پێم گرنگە کە هەمووتان ڕۆژانە 2 جار ددانەکانتان بشۆن لە یەکەم ئەڵقەی بەرنامەی لەش ساغیدا لەگەڵ کچە بچکۆلانەکەی خۆم بۆم باسکردن کە چۆن ددانی منداڵەکانتان دەشۆن چونکە لەگەڵ دەرچوونی یەکەم ددانەوە پێویستە دەست بکرێت بە شوشتنی ددانی منداڵ دیبینن چۆنی وە بۆ شوشتنی ددانی منداڵ ئێستا من لەگەڵ کچەکەی خۆما کارەکەم دیێ لەو کاتێک کە تەمەنی 6 مانگ بووە کە یەکەم دایە دەرچوو لەو کاتۆ دەستمان کردو بە شوشتنی دەمدانی ڕۆژانە دووجارە من هەمیشە پێشەوەی کە ددانی کچەکە بشۆن ددانی خۆمە شۆم لەبەرەوەی کە منداڵ بە سروشت منکایەکی ناسای کەرەوەیە
بە بۆ شوشتنی دنانی منداڵ لە خوار تەمەنی 3 ساڵەوە جۆری فڵچەکە زۆر گرنگ نییە ئەگەر نەرم بێ باشترە خۆگەر هی مناڵان هەیە لە بازارە پاشی کە بە کەمێک ئاو فڵچەکە دەشوینەوە بە قەبارەی دەنکە نیسکێک هەویری دانەکە خەینە سەر فڵچەکە بۆ وا باشترە بەردەمایە لەبەری منداڵەکە خۆی دەبینە و حەزی لەو یاری فەرتەنەیە ئەگەر چی منداڵ زۆربەی جار دەیشات سەی تەکنیکی دانشوشتەکە بکە مەرج نییە زۆر ورد بێ تەنها ئەوەنەی هەویرەکە لە دانەکە بکەوێ بەسە زۆر باشە بێکۆمی شوێ شوشتنی دانی منداڵ مەرج نییە تەنها لە حەمامیانە دووشرانە بۆ نمونەیە سێمە لە ژووری میوان دانیشتوین ددانی کاکیارۆ شوین کە یارۆ کوڕی یەکێک لە خۆشەویستترین هاوڕەکانمە بۆ شوشتنی دانی یارۆ تەمەنی نزیکەی 8 مانگە تەنها دوو ددانی هەیە زۆرجار خەڵک پرسیارەوە کە کالە تەمەنە پێویستی بۆ دەوندان شوشتنە بەڵێ لەگەڵ دەچوون یەکەم دداندا پێویستە دایک و باوک دەست بکەن بە شوشتنی ددانی منداڵ لەم تەمەنەدا چۆن دانەکە دەشۆن بە قەبارەی دەنکە برنجێک زیاترنا هەویرێکی ددان کە 1000 ppm فلۆرایدی تیابێت دەخێنە سەر فڵچەیەشی نەرم و پاشەوە چی دەکەین لە بەرامبەر ئاوێنەیە ددانی دەشۆین بۆ لەبەری کە منداڵ حەزی لێ لە ئاوێنەیە خۆی ببینێ ئەگەر ئاوێنەکەمە گەورەتریش بێ باشترە بێ بەڵام لەم قەبارەیەشە هیچ کێشەیەشی نییە ئاوێنەکە ڕۆکەی لە منداڵەکە تەنها بۆی کە منداڵەکە خۆی ببینێ و کەمێک سەرقاڵ بێ بە ئاوێنەکەوە بێگومان لەو پێش دەستمان شتۆ بۆی کە دەستمان پاک بێ تەنها بە حاڵێوی هەڵەدەینەوە هەر ئەوەندەی کە هەویری دانەکە لە ددانی منداڵەکە بکەوێ ئیدی هیچی تری ناوێ ئەگەرچی لە سەرەتاوە ئەم کارە منداڵ بێزارەکە ئەوەکەی کە بینیتان بەڵام پاش ئەوە هێدی منداڵەکە بە کردداری دەموددان شوشتن ڕایەت و ددانەکانی بەمجار دووە سەحریە کە پێی دەڵێن دەمودان شوشتن ڕۆژانە دووجار ڕادێت. لا بەردەوامی خاڵەکانمان دەربارەی تەندروستیەکی باش هەشتمین ڕاهەند و ڕاستپاردەی ڕێکخراوی تەندروستی جیهانی بۆ تەندروستیەکی باش و سەلامەتی مرۆڤ بریتیە لەوەی کە دەڵێت خێرا لێ مەخڕن و بە سەرخۆشی ئۆتۆمبیل مەئاژون. بابەتی قسەکردن لەسەر خێرا لێخڕینی ئۆتۆمبیل بابەتێکی ئەجگار گرنگە و هیچێک لەو شتانی کە ڕۆژانە ڕوبەڕوو دەبینەوە. بەڵام جگە لە بەرنامەی لەرساغی بەرنامەی تری زۆر باش هەیە کە بەردەوام ڕێنماییتان پێ دەبەخشێ دەربارەی ئەم بابەتە و بەردەوام ڕووداوە ڕاستەکانتان پێ دەڵێ. یەکێکیش لەو بەرنامانە بەرنامەی شۆفێریە کە زۆر بەباشی بەهۆی ڕاگەاندنی ڕێکخراوی یان ڕاگەیاندنی بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی سلێمانی و ڕێکخراوی سەلامەتی هاتوچۆ ئێوەی پێ ئاشنا دەکەن. بەڵام ئێمە لە بەرنامەی لەرساغیدا پێمان باش بوو کە باس لە ئۆتۆمبیل لێخوڕین بکەین بە سەرخۆشی و ئەو ستاندەرانەی کە بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی سلێمانی بەکاری دێنێ بۆ پێوانی ئەوە لەگەڵ هاوڕێیەکەمدا ئەو کاتی کە کارمان دەکرد لەسەر زیانەکانی زیادەڕەویکردن لە خواردنەوەی ئەلکۆهۆلدا پێشتر چووینە باڕێک و هاوڕەکەم 2 پێک عارەقی خواردەوە. سعاتێک پاش ئەو خواردنەوەیە لەگەڵ ئەفسەرێکی هاتوچۆدا دانیشتین و ئەو ئامێرەمان تاقی کردەوە بۆی کە بزانین ئەو بڕە لە ئەلکۆهۆل کە خواردوێتەوە ڕێگە پێدراوە بۆی کە بەهۆیەوە یان لە پاش ئەوە ئۆتۆمبیل لە بخورێ هەم ئۆتۆمبیلی تایبەت و هەم ئۆتۆمبیلی گشتی دەگەڕینەوە بۆی کە بزانین چی ڕوویداوە. تەوانێت سەو کوتم ساعتێک تێپەڕیەوە بەسەرەوەی کە هاوڕێکەم 2 پێک عارەقەکەی خواردەوە لە ڕووی زانستیشەوە ئێستا پێویستە ڕێژەی کحول زۆر کەمتر بێت لە چاو کاتێک کە هەڵساین لە شوێنەکەی تر بەڵام با بزانین ئەو ڕێژەی کە زۆر کەمتریش بۆتەوە ڕێگە پێدراوە بۆ لێخوڕنی ئۆتۆمبیل ڕێبواری هاوڕێم فێ بکە بە ئامێرەکەیە. زۆر چاکە چاوەڕێکی نەتا خۆی جیازەکە تێستی خۆیەکات ئێستا ئەم برادەرەمان کە ئەم جیازەمە بەکارهێناوە ڕێژەکەی لە سایە 0.40ەکە ڕێژەکەی ئەگەر بۆ ئۆتۆمبیلێکی تایبەت لێ بقڕێ ڕێژەکەی ئاساییە بەس بۆ ئۆتۆمبیلی بار
یان بۆ ئۆتۆمبیلی کرێ ناتوانێت ڕێگە پێدراونێ لەبەر ئەوەی بۆ ئۆتۆمبیلی بار لەگەڵ تەکسی تەنها ئەبێ ڕێژەکەی لە سایە 0.2 پرۆمیل بێت ئێسامان ئەمە لە سایە 0.41 تاکوشان ڕێگە پێدراوە بۆ ئۆتۆمبیل وەکو پێم وتی بۆ ئۆتۆمبیلی بار و تەکسی لە سایە 0.2 پرۆمیل ئەگەر ئاسایم پێناوی بۆ ئیجازەی عمومی بۆ ئیجازەی عمومی لە سایە 0.2 بەڵێ ئەی بۆ تایبەت یان خصوصی تایبەت لە سایە 0.5 ئێستا ئەمە لە سایە 0.41 ئێستا ئەم برادەرە ئەتوانێت شۆفێری بکات بۆ ئۆتۆمبیلی تایبەت هیچ کێشەیەکی ئێستا هینەکە ئەتوانی پرنتیکردەوە ئێستا پرینتەکەن لێرێتە دەرەوە بەڵێ زۆر باشە جەنابی نەقیب ئەگەر ئەمە بۆ نمونە ئەم ژمارەیە دەربچوایە کە ڕێگە پێدراونێ بە لێخوڕنی ئۆتۆمبیل ئێوە کەسێ بگرن و بە سەرخۆشی شۆفێری بکە ئیجراعات چێ لەگەڵیان دوای ئەوەی کە جیازەکەی بۆ بەکارهات ئەگەر زانیمان ئەو جیازەی کە بۆ بەکارهات ڕێژەکەی لەسەر ئەو ڕێژەی یاساییەکەوە بێت دەست گیرە بەسەر ئۆتۆمبیلەکەیە بۆ ئەوەی کە کێشەیتر دروست نەکە گرفت بۆ شۆفێرتر دروست نەکە دواتر بۆ نووسراوی ڕسمی لە بەڕێوەبەرایەتی شۆ نووسراوەکرێت بۆ بنکەی پۆلیس لە بنکەی پۆلیسەوە بۆ دادگا بەپێی مادەی 22 لە یاسای ژمارە 6 ساڵی 2004 پۆل بریمەر هەست شۆفێرێک بە مەی خواتەوە بە مەی ئەگەر لەسەر و ڕێژەی یاساییەوە بێت حەبسەکرێت بۆ ماوەی 3 مانگ کەمتر نەبێ 3 مانگ کەمتر نەبێت لە ساڵی زیاتر نەبێ و غەرامەکردنی لە 300,000 کەمتر نەبێت و لە 500,000 زیاتر نەبێ ئەم سزایان هەردووچیان یانێکێکیان یان هەردووچیان یانێکیان یان هەردووچیان دەست گیرە بەسەر ئۆتۆمبیلەکەیە بۆ ماوەی 1 مانگ ئەمە بە فەرمانی دادوەر بەڵێ لەگەڵ ئەوەشە بە فەرمانی دادوەر هەر لە یاساکەی هاتووە ئیجازەکەی سەح بکرێتەوە کەمتر نەبێت لە 2 مانگ زیاتر نەبێت لە 6 مانگ باش ئەمە هەمووی تەنها لەبەرەوەی کە پڕێک خۆدی خواردۆت و شوفێری کردەوە بەڵێ ئەو ئیجراعاتە ئاکرێت باش ئەمانە هەر تەنها قسەی نووسرا و قەوانی لەسەر لاپەڕەن یا بە واقعی خەڵکتان هەیە کە سزادرا بەڵێ بە دڵنیاییەوە ڕۆژانە لە بنکەکانی پۆلیس ئەو شتانە جێبەجێ بۆ دوو نمونەم لە بەردەستایە ئەمە دوو نمونەیە کە لە بەردەستمایە ئەگەر بتەوێ ئەم پەرەمێزە ئاگرەکەی باشتر بێت و زیاتر نەوتەکە بسووتێنێ پێویستە پەمپی زیاتریش دەبێت مرۆڤیش بە هەمان شێوەی پەمپی پەرەمێز وایە دەگەلەکانی چەوری لە خوێنتانەکەم دێتەوە خواردنەکان بە پۆڵ بە برژاوی خۆن بەڵام بە سوورەوکراوی نە ئایا دەزانن کارکردنی جگەر بە هەمان شێوەی کارکردنی پڵتەی زۆپایە جگەرێکی ساغ و سەلامەت و تەندروست و جگەرێکە بەهۆی قەڵەویەوە و بەهۆی وەرزش نەکردنەوە تووشی باوەنابوون بووە یەکێک لە ئاڵۆزترین بابەتە پزیشکیەکان بە ئاسانترین شێوە شی دەکەینەوە کە بۆ ژیان و لەشساغیتان گرنگە هەندێک جار لە ڕۆشنبیری نەخۆشەکانە کێشەکان تێری خواردۆیەت شیکاریەکە ئەو بەڕێزانی کەکەیان خۆشە چۆری لە شارە سووتێنن یەکێک لە باشترین وەرشەکان بریتە لە وەرشی پاسکی چواری سەروتێ تو خواردانێکی خۆمانە و وەکو خواردنە ڕۆژاوەکان خراپ نییە بۆ حاڵەتی چاوەڕبوونەکە ڕێگە چارەسەر هەیە چارەسەرەکە ژەوەیە هەفتەی 2 جار بهێڵی ئەم نەوتە سەرفکە خۆی کار پاک تێکڵێکی لە کاتی خواردنەوە زۆر غەڵەتە پێویستە کار بە تەکڵەکەی بخورێ بەکارهێنانی پشتێنی سەلامەتی لە کاتی ئۆتۆمبیل لێخوڕین و کڵاوی سەلامەتی لە کاتی پاسی لێخوڕیندا دەبێتە نوێمین ڕاستپاردەی نوێمین کۆنگرەی ڕێکخراوی تەندروستی جیهانی لە شەنگەهای بۆ پەرەپێدانی تەندروستی مرۆڤ هەرو بۆم باسکردن زۆر شتیتر هەیە کە باز لە سەلامەتی ئۆتۆمبیل لێخوڕین دەکات و لە ڕێگەی میدیای بینرا و بیسترا و نووسرا و وێبسایتەکانەوە بەردەوام بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچووی سلێمانی و ڕێکخراوی سەلامەتی هاتوچۆ ئەو ڕێنمایان هەموو باز دەکات و هەروەها کاری باشیشیان کردو کە جێگەی دەستخۆشکەرین بەڵام ئێمە لە نوێمین ڕاهەندا لە ڕابردووی بەرنامەی لەرساغیدا دوو ئەڵقەمان کردو دەربارەی پاسکی لێخوڕین و لە هەردووشیاندا خۆم و هاوڕێکانیشم کڵاوی سەلامەتیمان بەکارهێناوە جا ببینن ئەو کاتێک کە یەکەم ئەڵقەم دەربارەی پاسکی لێخوڕین کردو کە دەنگدانەوەیشی باشی هەبوو هاوڵاتیان زۆر سوودیان لێوەرگرت چۆن باسمان لە گرنگی کڵاو کردووە لە کاتی پاسکی لێخوڕیندا و ئەو شتانەی تریش کە گرنگن پێش لێخوڕینی پاسکیت بکرێت بۆ دڵنیابوون لە سەلامەتی وەرزشەکە کە وەک دەزانن وەرزشکردن دووەمین ڕەهەند بوو کە لاڵقەی ڕابردوو بەمان باس کردن
بۆ ئەوەی کە تەندروستیەیشی باشوان هەبێت. لەم ئەڵلقەی بەرنامەی لەش ساغی کە تایبەتە بە سووتاندنی چەوری ئەگەرچی هەموو جۆرەکانی وەرزشکردن بۆ سووتاندنی چەوری و پاراستنی دڵی مرۆڤ گرنگە، بەڵام ئێمە ئەم جارە تەنها باسی دوانتان بۆکەین کە بریتین لە وەرشەکانی پاسکیل سواری لەگەڵ ڕۆشتن بە پێ. بەنسبەت وەرزشی پاسکیل سواریەوە، پاسکیل لە هەمان کاتدا دەکرێت هۆکارێک بێ بۆ گواستنەوە و لە هەمان کاتدا دەکرێت جۆرێکیش لە وەرزشکردن بێ. لە گرنگترین شتەکانی پاسکیل ئەوەیە کە بۆ لێخوڕنی پێویستە بە جلوبەرگی وەرزشی نییە. هەر بۆ نەدەبینین کە من ئێستا بە جلێکی نیوچە ڕسمیەوە لێ دەخڕن و هەمان ئەم جلانەی کە پێوی دەچمە سەرکار. لە کاتی هەموو جۆرەکانی وەرزشکردنە بۆی کە سوود لە وەرزشەکە وەرگرن پێویستە کە ترپەی دڵتان بەرز بێتەوە و کەمێکیش هیلاک ببن. ئەم هیلاکبوونە ئەوەیە کە سوودی لێ وەردەگرن بۆ سووتاندنی چەوری. لە کاتی لێخوڕنی پاسکیلدا یان پێش لێخوڕنی هەندێک مەرجی سەلامەتی هەیە کە پێویستە ئاگاتان لێ بێ. لە گرنگترین بریتێ لە بەکارهێنانی کڵاو. بە هیچ شێوەیەک ناوێ بێ کڵاو پاسکیل لێت خوردرێ و هەروەها پێویستە فشاری ناو پایەکانتان تەواو بێت و هەروەها ئیستۆپەکانتان بەباشی کار بکە. جگە لەوانەش بوونی زەنگی ئاگادارکردنەوە زۆر گرنگە بۆ ئەگەر کەسێک هاتە پێشتان ئاگادار بن. لە کاتی لێخوڕین پاسکیلدا پێویستە ئاگاتان لەوە بێت کە خۆتان لە شەقامە قەرەباڵغەکان بە دوور بگرن و لەو شوێنانەی کە سارەی تێدا وەستاوە پێویستە ئاگادار بن نەوەک لە ناکاو کەسێک دەرگای ئۆتۆمبیلەکە بکاتەوە و لێی دابەزێ. زۆر کەس پێی وایە لەبەرەوەی کە سلێمانی شارێکی هەورازونشیەوە شارێکی باش نییە بۆ لێخڕینی پاسکیل. لە کاتی خۆیدا منیش هەمان ئەو بیر و باوەڕەم هەبوو هەتا ئەو کاتەی ئەوروپان بینی. لەوێ بینیم کە بە پێچەوانەوە ئەو شارانەی کە هەوراز و نشێنیان زیاترە شارگەلێکی باشترن بۆ لێخوڕینی پاسکیل. هاوکردنی جگەری ڤایرۆسی و نەخۆشی ئایدز و فەرەنگی یان سفلس بە زمانی ئینگلیزی لەو نەخۆشیانن کە لە ڕێگەی خوێن و سێکسەوە دەژێزرێنەوە. بە تایبەتی مەسەلەی سێکسکردنەکە بابەتێکی ئێجگار گرنگە و ڕێکخراوی تەندروستی جیهانی ئامۆژگاری هاوڵاتیان دەکات کە سێکسی سەلامەت بکەن. لەبەرەوەی کە ئەم بابەتە بابەتێکی ئێجگار بەربڵاوە لە ئەوروپا و خەڵک لەژێر کاریگەری زیادەڕەویکردن لە خواردنەوەی ئەلکۆهۆل و هەروەها لە پاش ئاهەنگەکان بە سەرخۆشی بە مەستی بێ و ئاگان لە خۆیان بێ سێکس دەکەن و دەرەنجامی زۆری هەیە. لە گرنگترین دەرەنجامە خراپەکانی ئەمانە بریتێ لە گواستنەوەی نەخۆشی لە نێوان هاوڵاتیاندا. لەبەرەوە دەیەمین ڕاستپاردەی ڕێکخراوی تەندروستی جیهانی بریتێ لە سێکسکردن بە شێوەیەکی سەلامەت. ئەگەرچی بە خۆشحاڵی و وڵاتی ئێمە هەم لە ڕووی کۆمەڵایەتی هەم لە ڕووی ئاینیەوە پارێزراوە لە سێکسکردنی بەڕەڵا ئەگەر بەو شێوێ ناوی بنین ئەگەر ناوەکەمان دروست بێ و پتر لە دووتەی خێزاندا سێکس دەکرێت، بەڵام سەرباریەوانش ڕێنماییەکان گرنگن بۆ ئێمە. ئێمە لە ئەڵلقەکانی ڕابردووی بەرنامەی لەش ساغیدا باسمان لە سێکسی سەلامەت کردو و باسیشمان لەوە کردووە کە پێگەنانی خێزان گرنگترین کارە بۆ پاراستنی تەندروستی مرۆڤ. دەگەڕێنەوە بۆ ئەرشیفی بەرنامەی لەش ساغی ئەو کاتێک کە باسمان لەوکردنی جگەری ڤایرۆسی کرد بۆی کە بزانین چ ڕێنمایەکمان بۆ باسکردوون بۆ خۆپاراستن. وڵاتێکی شای ئێستێمانی بۆ بازاڕکردێکی سادە بێت کاتی ئەپەڕێت. ئەمەش وەکو نمونەیەک بۆی کە بزانین ئەم نەخۆشیە کەسمان لە پارێزراو نین و ئەکرێت لەناوە هەر یەکێک لەمانی کە لە پشتم و لە پێشمەوە ڕۆن ئەم نەخۆشیەمان هەبێت وایان لە ڕۆژێک لە ڕۆژان لە شازێک وڵام بکێزرێتەوە. بەبیرتان دێنمەوە کە هەوکردنی جگەری ڤایرۆسی نەخۆشیی مەترسیدارە و لەسەر ڕێگەی سەرەکی دەگوێزرێتەوە کە بریتین لە خوێن لیک بگرن خوێن سپێرم و دەرگراوەکانی لەش. دەرگراوەکانی لەشی سادەی وەکو لیک یا هەر دەرگراوێکی تریزێ کە دەکرێت لە ڕێگەی ماچکردن بەکارهێنانی فلچەیدان یان سێکسکردنی لە پارێزراوە دوێزرێتەوە و سپێرم کە دەکرێت نەخۆشەکە لە ڕێگەی لەرەوە بۆ ژنەکەی دوێزێتەوە و هەروەها لە ڕێگەی خوێن لە ڕێی سەرتاش و پزیشکی ددان و داتۆکردن و هەر جۆرە کارێکی تر
کە خوێن و بەکارهێنانی دەرز و گێزانی تێدا بێت بۆ خۆپاراستن لەم نەخۆشیە زەواج بکەن لە سێکسی نەپارێزراو بە دوور بن لە سێکسکڕین و سێکسفرۆشتن بە دوور بن هیچێک لە باشترین ڕێگە چارەکان لە ڕووزانستی ئەوەیەکە مرۆڤ پرۆسەی هاوسەرگیری بکات و هەروەها لە سێکسی نەپارێزراو و لە سێکسی کردراو یان لە سێکسی سۆزانی بە دوور بێت لە کاتی سێکسکردنیشە کۆندۆم بەکاربێت کە مەشتێکی زانستیە و لە هەر جۆرەکانی سێکسی دەم یان هەر جۆرەکانی تری سێکس بێت بۆ خۆپاراستەکانی تر لە ڕێگەی خوێنەوە ئاگاتان لە سەرتاشەکان بێت و ئاگاتان لە پزیشکی ددان و شوێنەکانی تاتۆکردن و پزیشکانی نەشتەرکار و هەموو جۆرەکارێکی تر بێت کە گوێزان و دەرزی تێدا بەکار بێت کە خوێنی پێ هەندی حاڵەت هەیە بە دۆپامین سەرەتا دەست پێەکەن مەشهورترینان بۆ نمونە نەخۆشی شەکرێ لە کاتێک کاوکو تەقینەوە تەقێتەوە لە زەرامەکان دەرەکەوێت فەحسی عام یان پشکنینی گشتی ئەمە بۆیە گرنگیەکی زۆر بە خانمان ئەین لەبەرەوەی یەکەمین زۆر باوترێکە دوهەمین جاری وایە هەستی پێ ناکەن هەموو کچان و ژنان و خوشکانمان لەسەر و تەمەنی 40 ساڵەوە بێنە ئەم سەنتەرە و پشکنین بۆ خۆیان بکەن شەرت نییە ئەو دایکانی یا ئەو خود ئەو ئافرەتانی کە ئانێرین بۆ ئەم تێستە شێرپەنجەی ملی مناڵانیان هەبێ پێشەوە بێت بێ لە ئێمە 3 شەو لەگەڵ هاوسەرەکەی سەرجێگەی نەکردی بێت و سو لە سووری مانگانە شانە بێ و هیچ عیلاجێکیشی بەدامێن هەڵنەگرتی پێی ڕێنمایی تەندروستی عالەمی لە 40 ساڵی بەرەوژوور پێویستە بیکەن گرفتی هەویانی بێ هەموو ئەو دەزانستەکان لەگەڵەوان ئەوەی زەختیە بێت دەماقڵە وەکو شەکرە نیە باڵەتی بینێ دەستپێکی ساڵی نوێ کاتێکی باشە بۆی کە مرۆڤ پشکنینی گشتی یان فەحسی عامی تێدا ئەنجام بدە لەبەرەوە ساڵی پار لە دەستپێکی ساڵی 2016دا چەندەڵقەیەکمان تەرخان کرد بە پشکنینی گشتی یانزەیەم ڕاستپاردەی ڕێکخراوی تەندروستی جیهانیش بریتیە لە ئەنجامدانی پشکنینی گشتی بۆ دڵنیابوون لە تەندروستیتان ئێمە ساڵی پار لە پشکنینی گشتیەکاندا بە باسی شەکرە و بەرزەفشاری خوێنیان زەخر دەستمان پێ کرد بەرەو باسی نەخۆشیەکانی یان شێرپەنجەکانی مەمک و شێرپەنجەی پرۆستات و هەروەها پشکنینی گشتی بۆ ددان و بۆ چاوەکان هەمووەمانەوان بۆ باسکردن بەڵام پێش ئەوانە بە هاوکاری بەشی گرافیک لە کەناڵی NRT یەک یان NRT HD بابەتێکمان بۆ ئامادەکردن پشت بەستوو بە داتاکانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی و بە تایبەتی بە سەرنجخستنە سەر ئەو شێرپەنجەیە کە لە هەمووی باوترە لە سلێمانی کە بریتیە لە شێرپەنجەی مەمک بینەری ئەو گرافیکە بن و بێنەوە خزمەتان پشکنینی گشتی یان فەحسی عام بە پێی تەمەن و ڕەگەز و پێشینەی خێزانی جیاوازی هەیە یەک لەو پشکنینانەی کە تایبەتن بە ڕەگەز و ئەو نەخۆشیانی کە تایبەتن بە خانمان بریتیە لە نەخۆشیەکانی سنگ و مەمک و لە ناویشیاندا کە زۆر باوە بریتیە لە شێرپەنجەی مەمک شێرپەنجەی مەمک دووهەم کوژەرترین شێرپەنجەیە لە دنیادا و ئەگەری ژیان پاش ئەم شێرپەنجەیە ئەگەر لە قۆناغەکانی سەرەتاییدا دەستنیشان بکرێت زۆرە و ئەگەر لە قۆناغەکانی پێشکەوت و کۆتاییدا بێ کەمترە بەراورد بەوەی کە لە سەرەتا دەستنیشان بکرێت بۆ مەبەستە هەندێک پشکنین هەیە کە خانمان خوان دەتوان لە ماڵەوە بیکەن و هەندێکی تریش پێویستی بە ستاف و کارمەندی پزیشکی و پزیشکان هەیە من بۆ مەبەستە هاتوومەتە کلینیکی چارەسەری نەخۆشیەکانی مەمک لە ناو نەخۆشخانەی فێرکاری سلێمانی بۆی کە بزانین ئەو پشکنینانە چییە کە دەکرێت خانمان بۆ خۆیان لە ماڵەوە بیکەن و ئەوانەش چییە کە پێویستی بە پزیشک هەیە و لەم سەنتەرە دەکرێت لەگەڵمان بن بۆی کە بزانن ئەو پشکنینانە چییە و ئایا ئەمانە بە خۆڕایین یان بە پارە ئەگەر بە پارەشن ئایا ئەوەندە گران نین کە کەس نەتوانە بیانکە چونکە ئەم جۆر لە خزمەت گوزاری لە وڵاتاندا نیشتیمانیە و ئەگەرچی لە وڵاتێمە تا ئەسرمە بە نیشتیمانی بەڵام خزمەتێکی زۆر لە ناو ئەم سەنتەرە پێشکەش دەکرێت لەگەڵمان بن و بزانین چیە گوزەرە لە ژوورەوە جەستا هاوڕێی هەمیشەی مرۆڤە و سنەک بەشێکی گرنگی دەرکەوتەی جەستەی خانمان و سەرنجڕاکێشیانە و زۆرینەی کچان و ژنان ئەم بەشەی لەشیان لا گرنگە بەڵام ئایا هەرگیز بیرێت لە تەندروستی مەمکت کردوتەوە؟ بەپێی داتاکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی ساڵانە 458,000 کەس بەهۆی شێرپەنجەی مەمکەوە گیان لەدەستدەدەن
ئەم نەخۆشیە کوژەترین جۆری ترسناکیە لە مێینەدا لە کۆی 8 خانم لە جیهاندا دانەیەکیان تووشی شێرپەنجەی مەمک دەبێت. ئامارەکانی بەشی شێرپەنجە لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی ئەوەیان نیشانداوە کە لە ساڵانی 2011 بۆ 2014 ئەم شێرپەنجەیە بڵاوترین جۆری شێرپەنجە بووە لەو شارەدا و یەکەمی سەرلیستی دا بڵاوترین شێرپەنجەکان بووە. بەپێی ئامارەکە زیاتر لە 1000 کەس لە ماوەی 4 ساڵدا لە شاری سلێمانی دیاری کراون کە توش بوون بە شێرپەنجەی مەمک کە زۆرینەی زۆریان خانمن، بەڵام هەندێک پیاویش توش بوون بەم شێرپەنجەیە. هەموو ڕۆژێ کەسێک لە شاری سلێمانی دەستنیشان دەکرێت کە توش بووە بە شێرپەنجەی مەمک. ئەمە لەلایەک بڵاوی نەخۆشیەکە دەردەخا لە کوردستان و لەلایەکی دیدەر خەری بوونی خزمەتگوزاریەکی دەستنیشانکاریە بۆ هەموو کەس بەردەستە و لەلایەن تیمێکی شارەزای پزیشکی و کارمەندانەوە لە مەڵبەند و نەخۆشخانەکانەوە پێشکەش دەکرێت. بەڕوانینێکی ورتر لە داتاکانی 4 ساڵی دواییەکی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی تێبینی ئەوە دەکرێت کە دەستنیشانکردنی نەخۆشیەکە لە تەمەنی 30 بۆ 50 ساڵیدا دەگاتە لوتکە و لەگەڵ تێپەڕبوونی کاتیشدا هێڵی نەخۆشیەکە لە هەڵکشاندایە. ئەم شێرپەنجەیە بەوە ناسراوە کە دەکرێت بۆ ئەندام و بەشەکانی تری لەش بگوازرێتەوە و بڵاو ببێتەوە. لێکۆڵەران ئاماژە بەوە دەکەن کە دەکرێت خانمەگەنجەکان لە هەمووان زیاتر توش ببن و هەر 26 چرکەیەک لە شوێنێکی ئەم جیهانەدا خانمێک ممکن دەبڕدرێتەوە بەهۆی شێرپەنجەوە. لەبەر ئەوە ئەرکی سەرشانی هەمووانە کار ئاسانی بکەین بۆ خانمان بۆ ئەوەی سوود لە خزمەتگوزاریەکانی حکوومەت وەربگرن بۆ پشکنینی مەمک و دەستنیشانکردنی دۆخی تەندروستی و نەخۆشیەکانیان بۆ ئەوەی لە کاتی پێویستدا چارەسەر و ئاگایی شایستە وەربگرن. ئەم خزمەتگوزاریانە دەبێت بۆ هەموو خانمان بەردەست و یەکسان بێت بەبێ ڕوانین لە دۆخی ئابووری، پیشەیی نەتەوایەتی و پێگەی کۆمەڵایەتی و شوێنی نیشتەجێبوونیان. جگەل لە خزمەتگوزاریەکانی حکوومەت مانگانە خودپشکنینی مەمک لەلایەن خانمانەوە یاریدەدەرێکی باشە بۆ دڵنیابوون لە ساغی مەمک و زوودۆزینەوەی هەر بارێکی نائاسا. لە بەرنامەیەکی نوێی لەش ساغی زانیاری وەردەگرین دەربارەی ئامێرە جیاوازەکانی پشکنینی چاو. سلیت لام یانەوە ئامێرەی لە ناو خەڵکدا پێی دەوترێت جیهازی فەحسی چاو. بە شێوەیەکی کردداری پشکنینی ئاسایی چاوەکان دەکەین. هاوشێوەی ئەم سنتەری سلێمانی تەنها لە بەغدادی پایتەختی عێراقەیە. پشکنینی چاوی منداڵان دەبینین و ئاشنای نەخۆشیەکانی چاوی بە ساڵە چوان دەبین. 55 بۆ 6 ساڵی شتێکی کە هەیە پوکانەوەی شەبەکەی چاو. لە دەرگای ئەو سەنتەرانە دەدەین کە زۆر پێشکەوتون و خزمەتگوزاریان تایبەتە. بۆ ئەو کەسانەی کە حەز ناکەن چاوەرکە بکەنە چاویان و لە چاوەرکە ڕزگاریان بێ ئێمە پشکنین دیاریکراوە بۆ چاوەکە ئاکەین. زۆر هەڵەیە ئەگەر بە وشکی ئاوا چاویلکە یەکسەر بسڕی بۆ نەخۆشەکەی ڕوونکرێتەوە کە ئەم قەترەیە لەگەڵ ژیانیات یعنی بێ هەموو تەمەنی بەکاری بێن. احتیمال هەیە ئەم ساڵ ئەم مناڵە چاوی باش بێ ساڵێکە چاوی لادێکە زوویە. سەرۆ نابین. پاش تەمەنی 50 ساڵیەوە پیاوان و خانمانیش دەکرێت تووشی شێرپەنجەی مەمک یان کۆڵۆم ببن. زانیاریتان هەیە لەم بارەیەوە؟ دوو دانان لاویان باوترن. سەرەتانی کۆڵۆنە هۆکارێکە بۆ دروستبوونی شێرپەنجەی مەمک. هەموو پیاوێک لە نەخۆشی پرۆستات دەترسێت. ئایا ترسا هێنێت؟ لە تەگەی پرۆستات بۆ نەخۆشی گەورەبوونی پرۆستات لە پیاوەتی ناخە. هەندێک فەحس هەیە تایبەتە بە ژنان. گرنگی و شێوازەکەی فێر دەبن. نەخۆش لەو دوورکەوتەوەی مەعدەیە زەرەر زۆرەکە. فەحسەکە لە دەمی ملی مناڵانی نەخۆشەکە وەرەگیرێ هیچ ئازارێکی نییە. ئەم بەشەی سەرەوەی ئەوەیە کە دوجار منداڵ هەڵدەگرێت لە ناویدا و ئەم بەشەی پێی دەوترێت ملی منداڵدار. ئەوانی کە بە ئیلتیهابێکی موسمینی دەوی مناڵانیان هەیە یاخود ئەوانی کە تووشی خوێنبەربوون ئەبن لە کاتی سەرجەیکردنە. خودپشکنینی مەمک کارێکی گرنگە و دەتوانن بەبێ پزیشک خۆتان لە ماڵەوە بیکەن. بەڵام ئایا دەزان چۆن دەکرێت؟ تەماشای ئەم ڤیدیۆیە بکەن و بە شێوەیەکی زانستی فێری خودپشکنینی مەمک ببن. باقەکانمان دەربارەی فەحسی عام بەردەوامین. شێرپەنجەی مەمک دێوەزمەی ژیانی خانمانە و بەڕێژەیەکی کەمیش پیاوان توش دەبن. یەکێک لەو کارە گرنگانی کە دەکرێت مرۆڤ ئەنجامی بدا ڕۆژانە لە ماڵەوە یان مانگانە بریتە لە خودپشکنینی مەمک. بەڵام ئەم کارە پێویستی بە لێزانین و ڕێنمایی زانستی هەیە. لەبەرەوە ئێمە ئەنیمەیشنێکی جیهانیمان بۆ کورداندن و بە شێوەیەکی پراکتیکی
هەنگاو بە هەنگاو شێوازی خودپشکنینی مەمکمان بۆ باسکردن دەگەڕێنەوە بۆ لای ئەو گرافیکە بۆی کە بزانن چۆنچۆنی خانمان و پیاوانیش دەتوانن خودپشکنینی مەمک مانگانە ئەنجام بدەن. مانگانە خودپشکنینی مەمک لەلایەن خانمانەوە یاریدەدەرێکی باشە بۆ دڵنیابوون لە ساغی مەمک و زوودۆزینەوەی هەر بارێکی نەئاسایی. ڕوانین لە شوێنی مەمک و هەستکردن بە هەر گۆڕانکاریەک لە شێوە و ڕەنگیدا دەکرێت نیشانجەری گۆڕان بێت. هەروەها پشکنینی مەمک بەهۆی سەری پەنجەکانەوە هەست دەدات دەربارەی بوونی گرێ یان لوو تیایدا. بە شێوەیەکی گشتی ئەو خانمانەی سووڕی مانگانەیان ڕێکە دەبێت خودپشکنینی مەمک بکەن لە پاش 9 بۆ 11 ڕۆژ پاش دەستپێکی سووڕی مانگانە. شێرپەنجەی مەمک لە خانمانی تەمەن 45 بۆ 55 ساڵانیشدا بەربڵاوە. لەبەر ئەوە دەبێت ئەم خانمانەش مانگانە جارێک خودپشکنین بۆ مەمکیان بکەن. لەبەرەوەی پاش لێچوونەوە و کاریگەری هۆرمۆنەکان لەسەر مەمک کەم دەبێتەوە. خانمانی ئەم تەمەنان دەتوانن لە هەر کاتێکی مانگدا بیانەوێت مەمکی خۆیان بپشکنن، بەڵام دەبێت دڵنیابن بەلای کەمەوە مانگانە جارێک ئەم کارە بکەن. تەماشای ئەم ڤیدیۆیە بکەن و بە شێوەیەکی زانستی فێری خودپشکنینی مەمک ببن. هەنگاوی یەکەم لەبەردەم ئاوێنەیەکدا بوەستە، جلەکانت دابکەنە و بە وردی تەماشای مەمکت بکە. سەیری شێوەی مەمکت بکە و لە پێستی سەری بڕوانە و سەیری ڕەنگی گۆکانت بکە. هەر گۆڕانکاریەک لە شێوە یان ڕەنگ یان دەرکەوتەیەک لەلایەکی مەمک کە ئاسایی نەبێ بەراورد بەوی تر بەبوون یان نەبوونی دەردراو لە گۆی مەمکەوە وەکو ئەوەی کە لە وێنەکاندا دەیان بینین نیشانەی ئەوەیە کە دەبێت سەردانی پزیشک و کلینیکی چارەسەری نەخۆشیەکانی مەمک بکەیت بۆ پشکنینی زیاتر و وەرگرتنی چارەسەر لە کاتی پێویستە. هەنگاوی دووەم لەبەردەم ئاوێنەیەکدا بوەستە یان دابنیشە لەسەر کورسیەک بۆ پشکنینی مەمک بە هەستی بەرکەوتن. دەستی چەپت بەرز بکەرەوە و لە پشتی سەرت دایبنێ. دەستی ڕاست بەکار بهێنە بۆ پشکنینی مەمکی چەپ و هەستکردن پێی. پەنجەکانت بکەرەوە و فشارێکی کەم بخەرە سەر مەمکت بۆ هەستکردن بە هەبوونی هەرگرەیەک. ئەنجا 4 پەنجەی تەنیشتی یەک بەکار بهێنە بۆ دروستکردنی بازنا لەسەر مەمکت کە لە بازنی گەورەوە بۆ بچووک و بەرەو گۆکانەوە بێنەوە. هەست بدە بەسەری پەنجەکانت بۆ دۆزینەوەی گرێ یان هەر شتێکی ناسایی. پاش ئەوە 3 پەنجە بەکار بهێنە بۆ گۆشینی گۆی مەمکت بۆ ڕوانین لە بوونی هەر دەردراوێک لێیانەوە. ئەگەر هەر دەردراوێکت بینی لە گۆی مەمکەوە تکایە بە زووترین کات سەردانی پزیشکی تایبەتی بکە. هەنگاوی سێم لەسەر پشت پاڵ بکەوە و پشتیەک لەژێر سەرت دابنێ و بە هەمان شێوەی هەنگاوی دووەم پشکنین بۆ مەمکت بکە. دەستی ڕاست بۆ پشکنینی مەمکی چەپ بەکار بهێنە و دەستی چەپیش بۆ پشکنینی مەمکی ڕاست و ئەو ناوچانەش بپشکنە کە باوەستاوی نابیندرێن. لەم هەنگاوەدا کەمێک فشاری دەستت زیاتر بکە لە هەنگاوی دووەم و ئەمجارە پشکنینەکە بۆ ناوچەکانی ژێر باڵی شت بکە. لە کاتی هەستکردن بە بوونی گرێ، لوو یان دەردراوی مەمکدا سەردانی نزیکترین پزیشک یا کلینیکی چارەسەری نەخۆشیەکانی مەمک بکە. ئەگەر ئەمە یەکەم جارە خودپشکنین بۆ مەمکە دەکەیت لە ماوەی مانگێکدا چەند جارێک دووبارەی بکەرەوە بۆ ئەوەی لە دۆخی ئاسایی و ڕقی مەمکت بگەیت و هەست با گۆڕانە فیسیۆلۆژیەکانی بکەیت لە کاتە جیاوازەکانی مانگدا. پاش ئەوە دەتوانیت ئەم پشکنینە کەم بکەیتەوە بۆ یەک جار لە مانگێکدا. لەبەر شەرم یان ئیهمالی خۆت لە پشکنینی مەمک لە ماڵەوە و لە نەخۆشخانە بێبەش مەکە. لەبەر ئەوەی زوو دەستنیشانکردنی نەخۆشیەکانی مەمک چارەسەری ئاسانتر دەکات و ئەگەری سەرکەوتنێت زیاتر دەکات. لە ئێستادا سەرجەم چارەسەرە پێویستەکان بۆ شێرپەنجەی مەمک لە سەنتەری چارەسەری نەخۆشیەکانی مەمک و نەخۆشخانە پەیوەندیدارەکان بەردەستە و دەتوانن بە خۆڕایی یان نرخێکی ڕەمزی لی سودمەند بن. کامیان بخۆین؟ کەلانەیەکی کوردی یان پیتزایەکی ئیتاڵی؟ لە بەرنامە تایبەتەکانمان بەردەوامین. خواردن بە ڕۆژێک دروستەکەم بەڵام لە 10 دقایق. ئایا جیاوازی هەیە لە نێوان ئەنجامی و پشکنینانەی لە تاقیگە حکوومەتەکان دەکرێت لەگەڵ شوێنە ئەهلیەکاندا؟ ڕاستی ئەم باسە لە بەدوادەچوونێکی زانستی و میدیاییدا دەخینە ژێر پرسیارەوە. من لە بەردەمی نەخۆشخانەکە باشای کاک محەممەد تۆ؟ من لە بەردەم بەڕێوەبەتی کاکەکەی تەندروستی گشتیە. نانێکی باشە خاتەوە شەکراکات زۆر بەرز دەرەچێت. ئەڵێ من فەرقی فەحسەکەم هەیە. کەدایان ملیۆن دلار لە کڕینی ئامێرەکانی شیکاریدا سەرف دەکرێت. ئایا بەو جۆرە بەکاردێن کە
کە هەموو سوودیان هەبێت زەخت شەکرە بەعزێ فەحسێکی تر ئەمانە یەک دەرەجەی سابت نییە لە ئینسانە. ساڵانە لە کوردستان بە سەدان ملیۆن دینار لە فەحسی عامی خوێندا سەرف دەکرێت. بەڵام ئایا فەحسی عامانە چین؟ لە پێی تەمەن چ جیاوازێکیان هەیە و جیاوازەکان لە نێوان ژن و پیاودا چین؟ بەڕێزان لەم دووەڵقەی سەرەتای ساڵی نوێی بەرنامەی لەشساغیدا پێداچوونەوەکمان کرد بۆ ئەرشیفی بەرنامەی لەشساغی بە پشتبەستن بە ڕێنمایەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی. هەڵبەت جگە لەوانەی کە بۆتان باسکرا کۆمەڵ گەڵقی تایبەتی ترمان کردووە بۆ نمونە دەربارەی قەڵەوی و دەربارەی دووجانی. کارێکێک لەمانە 4 ئەڵقە زیاترمان کردووە و دەربارەی وردەکارەکانی وەرزشکردن قسەی زیاترمان کردووە و دەتوان لە ڕێگەی پیجی NRT2 لە سوشیال میدیای فیسبوک و لە ڕێگەی وبسایتی دامەزراوی میدیای نالیا ئەرشیفەکان ببینەوە. جگە لەوانە ئێستا ڕێنمایەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانیتان بۆ کۆ دەکەمەوە بۆ تەندروستیەکی باشکە لە 12 ڕەهەندا خۆیان دەبینەوە. یەکەم خواردنێکی تەندروست بخۆن. دووەم چالاکی جستەی ئەنجام بدەن بە شێوازی خۆتان کە بێگومان هەفتانە 150 خولەکە. سێهەم کوتانەکان ئەنجام بدەن. چوارەم هیچ جۆرێکی تووتن بەکارمەهێنن. پێنجەم ئەلکوهول مەخۆنەوە یان زیادە ڕەوی مەکەن لە ئەلکوهول خواردنەوەدا. شەشەم بۆ لەشساغی و دەروونساغیتان جڵەوی فشارەکانتان بکەن. حەوتەم پاکش بن. هەڵبەت لە پاکژی لە دەست و لە ددان شوشتن و لە ئاویشدا ئەمانە هەموو گرنگی خۆی هەیە. هەشتەم خێرا ئۆتۆمبیل لە مەخڕن و بە سەرخۆشی ئۆتۆمبیل مەئاژون. نۆیەم پشتێنی سەلامەتی بەکاربێنن لە کاتی ئۆتۆمبیل لێخوڕین و کڵاویش لە کاتی پاسکی لێخوڕیندا. دەیەم سێکسی سەلامەت بکەن. یانزەیەم بۆ دڵنیابوون لە تەندروستی خۆتان پشکنینی گشتی یان فەحسی عام ئەنجام بدەن. دوانزەیەم ڕەهەند بریتێ لە مەمکە شیردان ئەو ڕەهەندەیە کە ئەڵلقەکانی ساڵی داهاتوومان باوانە دەست پێ دەکەن. هەڵبەت ئەڵلقەیەکمان بۆ کردوون دەربارەی هەڵامەت و ئەنفلۆنزا ئەوەڵقەیە ئەڵلقەی داهاتووی بەرنامەی لەشساغی دەبێ و پاشەوە یەکەم ئەڵلقەی بەرنامەی لەشساغی لە زنجیرە ئەڵلقەکانمان لە ساڵی داهاتوو دەربارەی مەمکە شیردان دەبێت. هەڵبەتە من لێرە داواکارێکم هەیە لێتان ئەو ڕەهەندانی کە پێتان باشە لە ئەرشیفی بەرنامەی لەشساغی کارمان لەسەر نەکردووە چجا لە ڕێگەی پیجی خۆم یان لە ڕێگەی پیجی NRT2 بێ پێم خۆشەکە پێشنیارەکانی ئێوەم بەدەست بگە بۆ هیوایی کە لەشساغ و تەندروست بن و هەرگیز پێویستان بە دکتۆر و خەستەخانە و داو دەرمان نەبێ. لێرەدا بە خۆتان ئەسپێرم شەو شەوگارتان شاد. خواحافیز، خواتان لەگەڵ.